ئەو بیتەم بۆ تۆ دروست کرد بوو بەڵام من لە سەریە خوێنم چونکە تۆ نازانی بخوێنی پوچ 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 پوچە تۆ دەم نەسی شوڤانس دووچە بخۆمم من حەزبی بانیم وەکو تۆ درۆزن و دۆڕۆنیم ڕاستم لار نیم ئەوەندە پارەم هەیە لە پێشت بسۆتێنم ڕەش و سپیشەوانە پارادیستە خوڵقێنن جی vs پێنووس و 47 شام بلۆند ڕێدیستە تەختە ئەسنمان هەیە هەرچەنی جازەمان ناوێ ئەستێک بە جین دەخۆم گەزۆنی وەکتم ناوێ پارەی سەرت دارم سەرت بەیانی پێش منە تەنیا یارمەتی دەرت ڕێ خراوی مافی ژنە تۆوە ئەڤی ناسۆ گەورە بوو من پچووکە دەکەم قسە بەسەگی منیش بلێ سەرە و ژێرت دەکەم تۆ چووکت نەبوو لەگەڵ ئەرتەشێک بارش بخوێنی تا هەمیشە دوڕۆزن و دوڕوو خەعینە مینی تۆ شەرەفت دەفرۆشی لە بۆ چەند یۆڕۆیک کەس باوەڕت پێ ناکە ئیتر بە چەند ڕۆیک تۆ بیفت دەوێ هەچەقونی وەڵام دانت نییە تۆ ڕاپێری شەقاونی هەنازانی ڕاک چییە ژیان مامۆستای منە من باوکەکانم کە خۆم هەڵ ناکێشم بە سەرفی پارەکانم تۆ نەبوو داوات دەکرد کە من ببینی تۆ نەبوو بەرگارت دا بڕە بمینین تۆ نەبوو دێت کۆت کە من باشترینمان نەگاوە لێکوێ وەرە با ببینم تۆ نەبوو لە من پارایەوە ڕۆژی هەینی تەنیا بوو 20 شەکەشبی لەگەل ئەرتش ڕات بخوێنی باسی پارە هات و بڕات دەبیر کرد کێ دەستی تۆکت هەموو لە بیر کرد 4 ساڵی نەفرەتی ژیانم بۆ ڕەتدانا تۆ ڕەپت گەورە نەکە خۆت گەورە کرد بە پێمانە جیۆوازیمە زۆرە تۆ بە قسە دێ بە شەقم سەیری قۆتقەبیانم کە گەورەی ڕەپن خۆم گەورە نەکرد منەتم پێ نییە باوکەکانێ ڕەپێ نوزت بۆ چییە من دێت نازم باشتر لە خۆت هەموو شتێک لێرە ناڵێمەوە باشترە بۆت حەیای ڕەپی کوردی برد و نوزە هێشتا واز بێنە یەخۆت بیف چەلنج ئێستا OG حەیا بەر ئەوەندە یارمەتی تۆمدا هەمووت دەبیر کرد لە بۆ پارە باوکی خۆش دەفرۆشی دەڵێ کورد بیجەنی تیانە ئەدێ و هەموو بیجەنە چییە؟ جارێ ماوە مەڕۆ ڕاوەستە جارێ زۆر ماوە کە پێت بڵێم بۆنی خۆنی تۆ لە گیری شوان دێت لە نەرڤیچ بۆ ژنت بە شەوان دووان دێت من بە پیاوە نازانم تۆ گونت پێوە نییە تۆ لە ئەڵمانیا ژنت لە نەرڤیچ ئیشی چییە سپۆنسەرت لە پەنای ژنت ئەژید پارەکەت دەدە دوای بۆ لای ئەچید خوا شاهیدە قسەکانم هەموو ڕاستن ئەکید تۆ شەرەفت دەفرۆشی سادت دەنازی مەچید لەبەر هۆی ئەرتێش هێشتا شەروارت لە پێیە گینە خۆت بشارەوە گەنگی ڤێس پێنووس لە ڕێیە پۆلیس سایتامی دیسی من بچێشە ڤێس پێنووس گەوادی وەک تۆ دەردێنێ لە ڕێشە لە ئەڵمانیە تەلەفۆنیان بۆ باوکی تۆ کرد کە سادق قۆمار چییە بۆیە حاشا لە تۆ کرد چونکە باوکت لە جاشە گەورەکانە بڕای کورد دەفرۆشی لەبەر هۆی پارە بۆیە تۆش وەک و سەگ بە کوردستان دەوەڕێ ئێوە جاشی خۆ فرۆش تەنیا پارەتان دەوێ ئەگەر باوکە جاش نییە ڕەب دژی ئێران بڵێ پونتان دەسەڵێت بە باشوور بۆیە دژی ئەڵێ تۆ خۆت کالای کوڕم لە بازار و حەراجی لە ئەڵمانیە بۆ ئیقامە بە دوای خاچی من تێنتیم ژێر پایسکلی ژنەکەت بە منت گوشەکەت هەیە لە باوکی کوڕەکەت دەرمان خۆردانیشە حەشیشت بچێشە هەمە سەرت لە ژێر ئاو دەکات بەبێ هیچ کێشە تۆ لە بیرت چووە کەیت من لە بیرت دێنم هەموو مەلەفەکانت لە ژێراو دەردێنم لە هالیوودیش ناوبینی کە بیچ هۆمستە بەموو جێوزی ئاسم بەڵێت بوومە گانگستەر قاتی بە منیان گۆکە چەقوو لێ دەڕاوە زانیم کە پەیوەندی لەگە جوولیا بڕاوە تۆ ئۆڤەردۆزت کردبوو کێ چەقوو لە تو ئەدەت گەوادێکی وەک تۆ کێ پارەی سەری ئەدەت پارەی ئەڵبۆمەت هەموو لە کۆک سەرف کرد بۆیە کاتی لە نەرڤیچ بوژێنت تۆی لە ماڵ دەکرد ئێستا قەسداری دەڕۆزە بکە لەسەر ستۆری دیتر کەستان کردی کارت بۆیە ئێستراژیت گۆری سنی باستات هەموو ژیانت دڕۆیە کەسایەتی کە تو هاتە لەسەر قومارت گڕۆیە کاتی ئەمە هاتبوو کە ڤێست بۆ تۆ ڕابێ بەدوو کاچی مێریش مەلەفەکەت تەواو نابێ بەدوو خەتی کۆک وا دەزانی ئاڵپەچینۆی ڕامێ تەلەفۆنەکەت لێ ڕەشت بچین بۆی ئەلۆ ڕامێ چۆنی ڕامێ ئەزانمە و ئێستا لە قومارخانەی بۆن شتڕاسی 160 بەڵام چی لە کابرای قومارچی دەرمان خۆر بکەین کاکە کاتی ستوریشدا ئەنێت هایە لە بە هۆی دەرمانە زانی زۆر دەرمان لێدەت بۆی ئاگا لە خۆی نییە ستوریدا ئەنێت ڕامێ بە حەمەش بڵێ با مەڕۆتە باو جەماعەتە کۆنەکەت مەڕۆت چونکە بەخوای هەر یەک و شەقەک لێدەنەوە دەمرێت پێی بڵێ باجارێ ڕاوەستێت